لەمە دوان ناڵێن سەد ڕەحمەت لە کفندس حاڵی موچەخۆرانی هەرێم دیارە هەر سەرۆکوەزیرانێکی عێراقیەت و ئەڕوا موچەی موچەخۆرانی هەرێم چارەسەر نابێت بەڵام وا دیارە ئەم سەرۆکوەزیرانە نوێ زۆر جیاوازە سەرۆکوەزیرانە کۆنەکان هەر لە نووری مالیکیەوە بیگرە حەتا ئەگاتە کازمی سوودانی ینی خواڵ ناگرێت سوودانی کەمێک لەوانی پێشتر باشتر بوو بۆ موچە ئیتر بە کوردیەکەی موچەخۆر وای لێ هاتبوو هەرێوت سەد شکر بە کفندس بەڵامی تر ئینشاءڵڵا لەمە دوا وا ناڵێن ئەوە تا مانگی پێشوو بە ئەمری ئەم سەرۆکوەزیرانە تازەیە لە ماوەی 2 هەفتەیە 2 موچە نێردرا جا کۆبوونەوەی کراوە تایە عەلی زەیدی سەرۆکوەزیران لەگەڵ ژمارەیەک نووسە و ڕۆژنامەنووس کۆبووەتەوە لەوێ پرسیاریان لێ کردووە دەربارەی کێشەی موچەی کوردستان ئەویش وتوێتی ئەوانیش وەکو موچەخۆرانی عێراقن هیچ فەرق و جیاوازیەکیان لەگەڵ ناکەین هەموو مانگێک لەگەڵ دابەشکردنی موچەی موچەخۆرانی عێراق موچەکەی ئەوانیش بەبێ دواکەوتنە نێرین و تووشێتی ئەو کێشانەی ساڵانی ڕابردوو کابینەکانی دیکە هەیان بووە لەگەڵ موچەی هەرێم ڕێگە نادەم دووبارە بێتەوە بە کوردیەکەی ئەگەر ئەم قسانەی زەیدی لە دڵەوە بن شیرینی دەست بەکاربوونی نەبێت هەر بەڕاست بێوێ موچە چارەسەر بکات ئێمە شەڵێن ماڵی ئاوایە بەشکم بۆ لەمە دوا ئیتر موچەخۆران هەڵ نەکێشن و بڵێن سەد ڕەحمەت لە کفندس